يوم ملاحظة بكن مدەیەکی زەمانی زۆر تەجریحی خەڵکێکی گەنجێکی زۆر کراوە توانە ڕیشە چیە هێڵێتوانێ ڕیشێکی ناشرین هێڵێتەوە ماڵی لەم هەرو گەنجەی کە بۆ دین ڕیژ هێڵێتەوە بەلایانی کەمەوە ڕۆژی 5 جار جوانێ شووە بەلایانی کەمەوە 5 نەشکە 5 جار ئەیشوات ئەنجا هەموو جارێکی ژەبێت دەستی تێ بخات جوان پاش کاتەوەنێ لەبەرەوە ڕیش کەی ماودی ڕیژ ماوە چێمانە ئێستا مۆدیلە یاریزانێک لە سەحەکە ڕیشی ئەوەندەیە وانە ممەسیلێک ڕیشی ئەوەندەیە سیمێڵەکە گەر ئاوە هەڵگێڕێتەوانێ مۆدە ئەگە گەورەی کا مۆدە ئەگە باریک کاتەوە مۆدە ئەگە پاک بیتاشی مۆدیلە تەماشای طبیعی هەرچی خەڵکیش بیکە ئەگەر پێی بڵێ کاکەوەڵ هەیەوە جوانیاڵە کاکە بۆ خۆی چێکە خۆمە فڵانە کەسی جوایە جوارەشی هێشتۆتەوە لەبەر ئەوە هەرچی لە دیوی ئەوەی مەکرەمە و مەحمەدە و جوانی بێ لە پێغەمبەری خوا لە ئیسلامە نایبینێ شخصە ئەگەر لە غێری ئیسلام بوو طبیعیە بەلایەوە یعنی ئەگەر بۆ نمونە زۆر جار وتومە من شۆڕواڵەکەم کورد نییە بەس ئەگەر کەسێک شۆڕواڵەکەی کورد بێ گاڵتەی پێکە بەس ئاسایی ئەگەر ئەو شخصە جانتایشی لە شار نابێت دوو با بڵێن هێدفۆنیش کرد بێتە گوێسکەوە طبعاً ئەمانە خۆ حرام نین هێدفۆن کاتە گوێسکە بەس باسی وەزعیەتەکە ئەکەم لەو نوع ڕیشەی هێشتی بێتەوانێ کە نازانم ڕیشی چی پێڵ نێستە لە بازارە هەیە و دەلاخانەکان ئێستا بۆ نوع ڕیشەی تاشناوە تیژیەکەنوانی و وەکو یەهودیەکان و چیلەکەنەوەمانە پانتۆڵەکەشی تانی وی قاچیشی بێ بەلایەوە جوان حەزەکە لەوش لەبەرکە مۆدیلە جا هەندێک شێگە کونکونیش بێت پینەشی پێوە بێ هەر ئاساییە وەی کە بزانی نەقدەکە لەوە نیە بڵێ تەبعا ناگونجیە طبیعەت ناگونجیە یان بەخواشیمانە قەزەی نەقدەکەوەی چکە ئەوەی پێغەمبەری خوا ناشرینە هەموو سیفەتانی پێغەمبەری خوا کە کردوێتی هەر هەمووی کردوێتی هەمووی ئەگە غەرب بیکاتەوە هەمووی جوان کەواتە لە بەزینەوەی خۆمانە